دوای ئەوەی چەندی سکاڵا تۆمار کرا لە گەڕەکانی شاری سلێمانی کە چەند کەسێک ئەچنە سەر ماڵان خۆیان وەکو ئاسایش ئەناسێنن گروپێکی 4 کەسیە و چوونەتە چەند ماڵێکەوە بەو بیانووی کە بە دوای مەوادی هۆشبەرە گەڕێن بۆ تلیاک و ئەو بۆ هێروین. بەڵام ئەمانە لە ئەسڵان نە ئاسایشن و نە پەیوەندیان بە برایانی ئاسایشەوەیە، ئەمانە دز و قۆڵبڕن. دوای ئەوەی ئێمە ئەم هەواڵەمان پێگەیشت و لەلایەن هێزەکانمانەوە کەوتینە چاودێریکردن بۆ ئەوەی بتوانین دەستگیریان بکەین. و ئەم باندە پێگاتبوون لە 4 کەس، هەر 4یان دەستگیر کراون. ئێستا لەلای ئێمە بند کراون و ئەوراقی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە ڕوبەڕووی دادگا کراونەتەوە. و لە چەند ماڵێک پارەیان بردووە بۆ بیانوە، لە ماڵێک 5,000 دۆلار، لە ماڵێکی تر 6,000 دۆلار، لە ماڵێکی تر 4,000 دۆلار بە جلوبەرگی سەربازیشەوە چوونەتە سەر ماڵەکان. وی دەستخۆشی لە برایانی نێشتنی تاوان و هەموو هێزەکانمانەکەین بۆ دەستگیرکردنی ئەم باندە. و باندێکی تر کە لە ناوەڕاست و خواروی عێراق خەریکی تاوانی و ڕێگرین و هەڵکوتانە سەر ماڵان لە شارەکانی تکریت و واست کە ئەمانە بە ڕەگەز عەرەبن، سارەیەکی ژمارە سلێمانیان پێیە لەو شارانە بەکارێنن و پۆلیسی ئەوێ چەند هەوڵی داوە نەیانتوانێت بیدۆزنەوە دەستگیریان بکەن. بە خۆشحاڵیەوە برادەرانی ئێمە لێرە توانیان دوێنێ ئەو باندە بدۆزنەوە دەستگیریان بکەن. 2 کەسن بە ڕەگەز عەرەبن، لەوێ چوونەتە سەر چەند ماڵێک پارەیان بردووە و تاڵانیان کردووە. و هەر پۆلیسی تکریت داوای کردو ئێستا دووسی ئەفسەریان لێرەیە کە ئێمە هاوکاریان بین، ئەم باندانە لەوێ کاری واکەن و خۆیان ناتوان دەستگیری بکەن. هاتوونەتە شاری سلێمانی و ئێمە دەستگیرمان کردوون. دوای ئەوەی سارەیەکی تر لە جۆری لاند کرۆزەر کە خۆمان پێڵین وەنەوشە لە پارێزگای دیالە دزراوە، هێنراوەتە سنووری پارێزگای سلێمانی. دوێنێ ئێوارە هێزەکانمان توانیان ئەو سیارەش دەستگیرکەن کە شۆفێرێکی تیا بۆ شۆفێرەکەیشان دەستگیر کردووە، دەمانچەیەکی پێ بووە، دەست بەسەر دەمانچەکەی شاگیراوە. کە ئەمە 3 چالاکین بۆ هێزەکانی ئێمە جێی دڵخۆشکردن کە هیچ کەسێک ناتوانێت لە هەر شارێکی تر تاوانێک ئەنجامدا بێتە سنووری ئێمە خۆی بشارێتەوە. هێزەکانمان دایم چاوکراون دەستکراون بۆ گرتنی ئەو جۆرە کەسانە.